تا ئێستا 22تانە لە دادگایەکدا سکاڵاکار و سەرۆکی دادگا یەک کەس بێت، ئەگەر تا ئێستا شتی واتان نەبیستووە ئەوە بیبیستن. لە گەرمیان هەمان ئەو دادوەری بڕیاری لەسەر دۆسیی دزینی شیر و دایبێکە دەرکردبوو، خۆی لە هەمان ئەو دادگایی کە سەرۆکایەتی دەکات سکاڵای لەسەر NRT تۆمار کردووە. ماوەی چەند ڕۆژێکە ئارام بەختیار پەیامنێری NRT لە کەفری لە سەر سکاڵای دادوەر ئەکرەم فەرەج دەستگیر کراوە. هۆکاری دەستگیرکردنەکەشی ئامادەکردنی راپۆرتێک بوو لە سەر بڕیارەکەی دادگای تاوانەکانی کفری سەبارەت بە دۆسەی دزینی شیر و دایبی لەلایەن هاوڵاتیەکەوە. لایەنی سکاڵاکەر واتە ئەکرەم فەرەج تۆمەتی ئەوەی داوەتە پاڵ NRT و پەیامنێرەکەی کە بەهۆی راپۆرتەکەوە خەڵکێکی زۆر لە تۆڕە کۆمەڵایەتەکان قسەیان پێوتووە و کاریگەری لەسەر ڕەوتی دادگاکە هەبووە. بەڵام ئەوە لە کاتێکدایە راپۆرتەکە دوای دەرچوونی بڕیاری دادگا ئامادە و بڵاوکراوەتەوە. دەستگیرکردنی ئارام بەختیار و دەرکردنی فەرمانی دەستگیرکردن بۆ ئاوات عەلی بەڕێوەبەری NRT لە چەند ڕۆژی ڕابردوودا کاردانەوەی زۆری لێکەوتۆتەوە. سنتەری میترۆ لە بەردەم ئۆفیسی سەرەکی NRT لە سلێمانی گردبوونەوەیەکی بۆ پشتگیریکردن لە پەیامنێرەکەی NRT ڕێخست کە تێیدا ژمارەیەک ڕێکخرا و ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی بەشدار بوون. سنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ ڕایگەیاند ناکرێت لە یەک کاتدا کەسێک سکاڵاکەر و دادوەریش بێت، بۆیە پێویستە دادگایی کردنەکە بگوازرێتەوە بۆ شوێنێکی بێلایەن. ڕێکخراوی ستۆپ بۆ دژایەتی گەندەڵیش لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاندووە دەستگیرکردنی ئارام بەختیار پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەگەریە. ڕێکخراوەکە ئاماژەی بۆش داوە وروژاندنی کەیسی ئەو هاوڵاتیەی لە کفری شیر و دایبی دزی بوو نەتەنیا بۆ دژایەتیکردنی دادگا نەبوو، بەڵکو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پاڵپشتی بوو بۆ دروستکردنی فشار لە بەرژەوەندی دادگاکان بۆ ئەوەی بتوانن دزە گەورەکانیش سزا بدەن. یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق لقی هەرێمیش لە ڕاگەیەندراوێکدا سەبارەت بە دەستگیرکردنی پەیامنێرەکەی NRT دەڵێت لە کاتێکدا دادگاکان دەبێت بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری پاڵپشتی ڕۆژنامەنووسان بن کەچی بۆ خۆیان بوونەتە سکاڵاکەر لەسەر ڕۆژنامەنووسان. یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق ڕاشی گەیاندووە ناوەندە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەو پێشێلکاریە ئاگادار دەکەنەوە. سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دەستگیرکردنی ئارام بەختیار سەلمێنەری ئەوەیە یاسا لە هەرێمی کوردستان بۆ سەرکوتکردنی ئازادیە و دادگاش بۆ ترساندن و بێدەنگکردن بەکاردەهێنرێت. ڕاشی گەیاندووە ئەوەی جێی داخە بەشێک لە دادوەرەکان بوونەتە داردەستی ستەمکاری و چەسپاندنی نادادی بۆ دەرکردنی بڕیاری نایاسایی. ئەری هەرسین پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتیش ئیدانەی دەستگیرکردنی ئارام بەختیاری کردووە و داواشی لە سەرۆکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کردووە هەموو هەوڵی خۆیان بخەنەگەڕ بۆ ئازادکردنی پەیامنێرەکەی NRT. هەر لەم چوارچێوەیەدا سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤیش داوای کردووە هەرچی زووە ئارام بەختیار ئازاد بکرێت. لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان CPJ کە ناوەندەکەی لە نیویۆرکە داوای ئازادکردنی دەست بەجێی ئارام بەختیاری کردووە و ڕایگەیاندووە NRT کەناڵێکی سربەخۆیە لە هەرێمی کوردستان و سەرباری دەستگیرکردنی ئارام بەختیار دادگایەکی هەرێم بڕیاری دەستگیرکردنی بۆ ئاوات عەلی بەڕێوەبەری کەناڵەکەش دەرکردووە. هەرچەندە لە چەند ساڵی ڕابردوودا پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێم زیادی کردووە، بەڵام ڕۆژنامەنووسانی NRT لەو پێشەلکاریانە پشکی شێریان بەرکەوتووە. ڕەنگە پێویست نەکات بەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە بۆچی زۆرترین پێشەلکاریەکان بەرامبەر NRT کراون، چونکە زۆربەی بینەرانی NRT وەڵامەکەی دەزانن.